نامەیەک لە هیجرەتەوە. کە دەیتەوە وا دەزانم چوار فەسڵە بەهار دێتەوە، بەهاری دڵ ڕەنگینترە و ناسک ناسگە شنێتەوە. ئەی فەسڵی سەوزبوونی ڕۆح، هەوارگەی ژینی سەربەرزان، ئەم جارەیان ئێمە هاتووین لە جوانی تا جوان بینەوە. کە دەیتەوە ئەشکی دیدە بۆ عەشقی تۆوا دەبارێ، خەم مەرخەمی ڕۆیشتن بێت بۆ دووری باڵات بڕوانێ. ئاخر تۆ تەنها مانگیەک نیت، مانگی ئاسمانی ماهانی، چ عەشقێکە تکتگت کێ و بە کەناردا دێتە خوارێ. کە دەیتەوە جارێکی تر دڵی پیر تازە دێتە گۆ، بە ڕۆژ ئەو پیری پیرانە و بە شەو ساقیە لە لای تۆ. ئاخر ئەی فەسڵ و ماهی نوور، ژوانگەی ویساڵی یاران، ڕۆح چاوەڕێی دەرکەوتنە و ڕۆیشتن دڵدێنێتە سۆ. شەوێک تاریکتر لە گشەوەکان، کشومات وەک شاری کپی پاش ڕەشەبای نووستووی پاییز، وەک ئێوارەی بێتاقەتی ماندووی شەکەت چوون هەناسەی تازەدەمی هاودەمی تەم، وەک وێرانەی پاش لافاوی تووڕە و هەم تاقەت پڕووکێن. شەوێک دەیانویست چەرخی زەمەنی تێدا بوەستێنن، لەو شەوەدا ژیان لەلا زەمەندا بێ. دەیانویست میلی کاژێڕەکان بۆ دواوە وەرچەرخێن و مەککە بگێڕنەوە ئەو ئێوارەیی کە هێشتا کچە کۆیلەکە ئازاد نەکرابوو. شەوێک بڕیار بوو کۆتایی بەم ڕێیە بهێنرێت و ئەم چرایە بکوژێنەوە و ئەم شەمعدانە بێنوورکەن. بڕیار بوو دواهەمین هەناسەی سەرفرازی هەر لەو شەوەدا نەدرێتەوە و جارێکی تر درێژە بدرێتەوە بە تاریکی و قەتیسبوونی خۆزگەکان توولانی ببنەوە. خەیاڵێک کرابوو یەک پارچە خۆیان و ئێمەش لە نمەی حکمت بێبەشکەن و لە پاییزی وشکە ساڵی جەهلدا نەغڕۆمان کەنەوە. بڕیار بوو بوار نەدرێت یا ناروکوونی بەردەن بوترێتەوە و سەلامەنیش سەلامی خۆی نەداتەوە. لەو شەوەدا پێیان وابوو چی حکمەتی دنیا هەیە تەنها لای ئەبا حەکەمە. دەنگی هەلهەلەی کۆڕیوەی، تەقەی پیاڵەی پڕلەمەی، دەنگی نووساوی پیرەمەی، باوکی سوفیان باوکی لەهەب کوڕی خەلەفی خەڵەفا و تا کەشکەشان هاژەیە هات. سارای وشکی و سەردەمەی گشتنی بوو. پێیان وابوو هەر ئەو شەوە بە قەولی کۆڕی ئومەنا کوڕی عەبدوڵڵای بێپەنا دەبێتە دووکەڵی چرا و ئەکوژێتەوە. دەنگ و باسی هەتا ئەبەد ئەبڕێتەوە. پێیان وابوو ئەوە خەیاڵە و هەم خەوە، قەت نابینرێت کوڕی ئامینە ببێتە سایە و سەرداری سەرسەریان. ئەوە هەورێکی نەزۆکە نەک نابارێت، بە فوویەک دەڕەوێتەوە. حکمەتی باوکی حەکەمە پلانێکی زۆر مەحکەمە، وەلێ ئەوە هەلهەلەی ترس و هاواری پێش گیان کێشانی ئەوان بوو. بەر لەوەی زمان لە دەمی زەمەنیاندا وشک هەڵبێت، نەئەوی ئەوان بە ئەوی ئەوانە بڕێتەوە، مەگەر بۆ کێشی قەسیدە جارێکی تر بنووسرێ و بخوێنرێتەوە. شەو هەر شەوە درەنگ بێ زوو، تار و تاریک مانگە شەوی چراخان بێ، یا خەڵوەتی دۆست و یارە یا جێیخەوە. بەڵام ئەو شەوە بۆ ئەوان گەرچی یەڵدا و توولانی بوو، درەنگ هات زۆش بڕایەوە، هەناسەیەک سڕایەوە. بۆ یەکجاری خۆری نەهاتیان وا هەڵهات، نەک ئەو کاتە و ئەمێستاکە شوێن کەوتوانیان حاڵی نەبوون چۆنی هات چۆن تێپەڕی. کێ بێدار بوو، کێ ڕاچەنی، کێ تەمی خەو گرتی بەری چاوی سەری، چۆن بوون بەبەرد، کێ تۆزی مەرگی لێنیشت و کێ وەکو مەرد ڕووی کردە هەرد. ئەو هەموو شیرە بەشەڕە بۆچی لاڵ بوون، چۆنی لە زمان کەوتن،
چاوی بێدار بەو ئێوارە کێ خستیە خەو چۆن چووە خەو خۆ بڕیار بوو با زوو شەڕی عەقڵ بکە شمشێر جێی قەڵەم لەق بکە هەتا ئەبەد شەو لە جێی ڕۆژ تاریکی لە جێی نووری خەو ستەم و زۆر عەمامەی چڵکن و هەمبۆر لە پاڵ بەیتە حکم بکە لەو ساتەوەی هاونشینی خەڵوەتی دێری شەوم مسافری ڕێگای عەشق و هاودەم و پیری شەوم گەر لەحزەیەک بێیادی ئەو تێپەڕی عومرم ئەوە کەی ڕەوایە گەر بەیان کەم بێشک موریدی شەوم لەو ڕۆژەوەی خەو دەبینێ ڕۆژ بەڕەشی چاوی شەو دڵ دەناڵێ و ترپەی دەکا ئەو بە قوربان ناوی شەو گەرچی ڕۆژنەی دی ڕەشی چاو دڵیژنەی بیستاوێ ناو کەی ڕەوایە گەر بڵێین ناگاتە ئەو ناڵینی شەو هەر شەوە عاشق دەناسێ نەک ڕووناکی و تاوی ڕۆژ حاڵی عەشقە بێدەنگی شەو نەک هاوار و قاوی ڕۆژ گەرچی بێدەنگی بە وێنەی دڵشکاو دەگری بە شەو کەی ڕەوایە گەر بڵێین قەت نابینێ شەو چاوی ڕۆژ گەر ئەبا حەکەم زانی بای چەند بەهێمنی شەو چایل بەڕووناکی شەو بێخەبەر لە بێداری و سەتری سەتار چەندە بەدحاڵ لە بێتفاقی لەشکری لە تیاچوونی پایە و پلە و سەر و ماڵی لە دەماخی بێ حکمەتی وشک و خاڵی لە بیری هێجگار جەنجاڵی هەر هیچ نەبێ حاڵی دەبوو چییە حاڵی نەک لارە لار هەر وەک سێبەری داری خوار ڕۆ مەجلیسی ئومەنا بەسەر سمدان بە هەنگاوی تەک و جووتی وەک جووتی ئاو پێی وابێ شێری مەیدانەوە هاتووەتە ڕاو گەر زانی بای چەندەکەم تفاقە عەقڵی کاڵ فامی کاڵ دەبووە سوورەی بەر لەشکری دۆڕاوی شڕ دەچوە جەنگی پەیامێکی جیهانگیر و خۆی دەکردە کۆیلەی خەیاڵ ئابە و تەرزە کەیفی بە ئاوابوو نەهات دەچۆ حزوری لاتیلات قەت چاوەڕێی سپێدەیەکی نەدەکرد بێ موحەممەد بێتە بەرباز